ساڵ بینەرانی عزیز بە هیوام هەمووتان زۆر باش بن بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک منداڵی ئازیزی تر بات سەپڵەیەک لێدەی. ئەوە من لە قوتابخانەم دەستم بە دیوار و کورسی و قوتابیەکان و برادرەکانم داهێناوە کاتی ناخۆنە دڕۆم نام. یاڵە بزانم چێ لە هەمووان زواتر دەستی دەشوە. بسم الله. ئەبێ بە سەبرینان بخۆی خاو بە خاوی بە هێواشی نەک ئەوە نابێ ئەوها خواردنکە بخینە و دەوی خۆت ئەدوو ئەوهانەکەی نابی دوای ئەلێرە دق و خۆی دەکەی دیبی ئەوها بکەی ئەمڕۆ بڕۆنەوە ماڵۆ بەو شێوازە دروستە نان دەخۆن کە منداڵەکانیان وا فێر بکەن چەند خواردنیان بۆ دەخورێت پێویستیان بە چەند خواردنە ئەوەندەیان بۆ تێبوو. باشترین یەکشەممە کاتژمێرنەوە.